دم باش بینرین هیجاج استدین دنگ امریکا لواشنطنا پایتخت بخیرات ناو دکم د خلک کنو ج برنامه هفترنگ او سردانه کنو د ناو بخ چی چاندو هنر رنگین ده بکن. بینرین هجا ام گرا خوش قضایا سی صادق لی حلبچا دست پی بکن هر دو زاروکن بناوی هیمن و چنارگو قربانی هلمتا انفال بونه سمبول و هر سال چالاکی بووان لدار دکوه اف سال جی چالاکی که هنری بو هر دوان لدار کد. چنار و هیمن دو منداڵی ئاوارەی شاڵاوەکانی ئەنفال بوون دوای ئەوەی کە باوکیان گیانی لەدەستداوە لەگەڵ دایکیان لە ناحیەی قادرکەرەمەوە دێنە سەی سادق و لە کەمپی شانەدەری جێگیر دەبن بەڵام لە ڕێگەی قوتابخانەدا گیان لەدەست دەدەن. ئێستا ئەم دوو خوێندکارە بوونەتە یادەوەریەکی بەردەوامی خەڵکی قەزای سەی سادق. ئەمان باوکیان ئەنفال کرابوو لە ساڵی بڵێن هەشتا و حەوت و پێشووتر کە شاڵاوی ئەنفال هەبوو دایکی ئەم دوو مناڵی بەخێوە کرد سەفەرشتی ئەم دوو مناڵەیە کرد ئەوە بوو لە کۆڕەوکاتن لە جەماعی شانەدەری گیرسانەوە و نەگەڕانەوە بۆ شوێنی خۆیان لە پاش ئەو کارە ساتە ڕوویدا بەداخەوە ئەم جارە دایکی بە کۆڵی خەمەوە گەڕاوە بۆ زێدی خۆی. ئازاد سەوزا هونەرمەندە و بۆ یادی 31 ساڵەی چنار و هێمن لە ناو بازاری قەزاکەدا پێشنگایەکی وێنەی کردەوە و مەرگی پڕ لە تراژیدی ئەو دوو خوێندکارەی خستە ڕوو. هەرچەندە ئەم دوو پەپولەیە لە بنەڕەتە خۆیان خەڵکی چەمچەماڵن بەڵام لە دوای کۆڕەوە مەزنەکەی کوردستان هاتوونەتە شاری سەیسایق و بوونەتە سمبولی هاوڵدان بۆ پەرەپێدانی زانست چونکە قوتابی بوون و چوون بۆ قوتابخانە و لە ڕێگەی قوتابخانەوەیان لێ هاتووە. شاید حاڵەکان ئاماژە بۆ دەکەن لە حەفتەی 1 ساڵی 1992 خوێندکارەکان لە کاتی گەڕانەوەیان بۆ ماڵەوە بەهۆی شەپۆلی بەفرەوە گیان لەدەست دەدەن. ئێستا قوتابخانەکەیان ناو نراوە چنار و هێمن و پەیکەرەکەشیان لە قەزاکەدا بووەتە هێما و سیمبولی قەزای سەی سادق. لە ساڵی 92 بیزەبت لە حوت 1 کە بەفرێکی زۆر ئەبارێ ئەوان لە گەڕانەوەیان بۆ ماڵەوە شەویان بەسەر دێ و وە لەناو بەفر ئەمێنەوە تا ڕۆژە بێتەوە و دواتر گیان لەدەست ئەدەن. هەڵبەتە چنار و هێمن تەنها هەر ئێمە نین کە خەمیان ئەخۆین لەو ڕۆژۆی کە ئەمە بۆتە مەرگەسات خەڵکەیە کە منداڵی بۆ ناویناوە چنار و هێمن وا خۆشبەختانە بەڕۆتی پەرودەی سەی سادق لە سنوورەکە ئێستا باخچەی هێمن هەیە باخچەی ساوایان باخچەی منداڵانی هێمن بۆ قوتابخانەیەکێک کە قوتابخانەی چنارە بەناوی ئەو دوو پەپولۆ نامراوە و لە سلێمانی فندق قوتێل هەیە بەناوی چنارەوە لە چەمچەماڵ دواناوەندیەک هەر بەناوی قوتابخانەی چنارەوە. هێمن ناسیح عەلی لە دایکبووی ساڵی 1985 و چنار ناسیح عەلیش لە دایکبووی ساڵی 1982 بووە. شێوازی دۆزینەوە و گیان لەدەستدانیان وەک چیرۆکێکی تراژیدی بە جیهاندا بڵاو دەبێتەوە. ئێستا چەندین شوێن لە سەی سادق بە ناویانەوە ناو نراون. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا قەزای سەی سادق. بینرین هجا هنرمندا امریکیا ناسکری انجلینا جولی و چالاکا ازیدی نادیا مراد ورگرا خلاتا نوبل دروجا چارشەمێدە سەردانا شنگالê kirin. Ev serdan ji bo balkişandina ser malbatê qurbaniyên komkujiya Kurdên Êzîdî got sala 2014 de li ser destê grûpê terorîst Daişê bû. Her du xatûn serdana gundê Koço kirin got gundê Nadia Murad bixwe ye û bi malbatê qurbaniya re kom bûn. Hêjaya gotinê ye gota niha jî bi hezaran jin û keçên Kurdên Êzîdî wendaye û rewşa wan jî ne diyar e. Dibe goxebatên dinê jî li ser vê komkujiya Êzîdiyan bibe ji ber rewşa van keçê nediyar. Bînerên hêja mêherin navberekê û dîsanê vegerin cema. Dengê Emrîka Cavkaniyeka pêbaweriyan û çaw agahiyan
مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب بدن پیزانین و نوچین جیهانه. لقامشتوجی کچا کرد هیلاز عمر به بهره که هنری بالکش پیشکشی چالاکی هنری لباجیر دبه و دخوازه گو ریا خواه دناو هنرمندا ده ببینه زانا عمر بوم اف راپور ده درباری جیاناوی و خباتین ویده آماده کریه. اف کجا جوان گو تمنی وی 16 ساله به پشتیبانی مالباتا خو هول ده گو ریا خو دناوا هنرا شوکاری ده بردوام بکه. هیلاز عمر جقامشلویه. بریا 5 سالان هین شوکاری بویه و تابلویان خیز دکه. هیلاز دبیجه گو او دناونده که پرورده یا شوکاری هین دبه داکو هنرا خو لپیشخه. براستی المالي من سبيكر من زاني بو انه زولو قلت يجي حزدكم المالي من چند لو حتشكرن او شيء بسيط بون يعني وك اي زاروك مناسكر بانه حجيكرنا جير قلك شو مركزها مالها وجورده اجا دسبيكر برانيا تابلوين هيلاز برنگي رش وسبينه هيلاز ديار دكه گو دسبيك ده او راستي قلك استنگيان هاتيه ليپشگيريا مالباتا وي جيره هشتيه گو ريا خو بردوام بكه اهلي دائما متشجعين سر مواهبهم بس انسان هن دور عم بشكي وقت احباط كرن لازنا هرم اشتغلي سر مبسرين وازيهين بيش كذا هيلاز هيانها سيه تابلو خيز كرنه ويكم جاره بجداري پیشنگه هنرین دستان لقامشلوی دبه هیلاز بیلی شوکاری کرتچیرو کان به زمان کردی و عربی دنویسه و دو پرتوکین وی ین چاپکری هنه هي ازو دهوالي خو بيشتو بينج لو حايه ودكتيبن وعرضك مسرحي قش شغله ميه هدیا هیلاز او گو د پیش روجه ده بجداری پیشنگه مزن و تایبت به هنر شوکاری ببه جبو برنامه حفترنگ زانا عمر دنگ امریکا قامشلو نهاجي امبري خواب آلي وانيفا ذكن بيام نيري ما عارف اصلا رابورتك دي درباري روشا شانوغريه ده بوما آماده كريه چاوا چالاكي دبن گلي و غازن و خباتن وي دي رابورتي ده ديار دبن پریناز دلایزی یک جه شانوگرک جه باجار وانه کو پشتگیرتنا هجمارک سازین هنریین جه آلی کایون و دا آواکرنا شانوانه دا جه گرتیه. وی ده دمکن دا بله استقوانی آخواه سرکفتی بو شانوگرک حس کری. اوج 2017 ور بن ناو شانوانه به طیبت ده برنامه هنک و هجمارک زیده لیستیکن شانوی دا ناوی وی پیشکتیه. دلیزی دبیجه کو او دخوازن به پیشگیری هنر حزان شانوی کردی توی آستانگیان سر بیام بگیرن. دوی مرو معنی که بده خباتین کردی خباتین چند هنر کردی اگر ته هجای که آوابی که نرخی که و داری ببینیش خودی جلی درکوی دوک پیورنه به دلداری تی خودی درکوی یعنی امجد خوازن و تشتیل وانی آوابی که از باورم حتی جه گیش ما آواب کریه لی هلبت هیر پریا مهیه دلیزی به سایه ناوندا چند و هنر نودای یا باجروانی وانه پرورده یا شانوگری ورگرته بو و لناوندا چند و هنر بریوان یا باجروانی ریا آرموش دست به کار کرده بو. لی 2016 دا وزارت کار نوخویی دستانی سر 28 باجروانیان کو پرانی وان ین پارتیا دموکراسی و آشتی BDP بون. ده همان دمیدا سازین چند و هنر ین گریدای باجروانیان هاتن گرتن و مینا دلیزی هزاران کس جکار هاتن درخستن. دلیزی گود کو آستانگی هنجی بردوام دکن. أنا هم مثلا دكارم بدري براحتي بليزن لي أم بخازن بتشن صحنة كدولتي يعني شاردارية كي أم سهلدان بكن بسبب أو كتير قدر كيرن. هنر حزن کو با تماشاگرنا لیستیکا هیلو دیسا تولهف بون دیار کرن کو شانوان سازی هری چالکیا ناوندا چند هنر کردیا باجار وانه او کیف خوشی خبو خباتکارن شانوان تینن زمان کو او تواهی خباتن خو لسر زمان کردی پکتینن شانو هر زمانی خوشه لی زمان کردی پر خوشه انجوی قاسی وان برنامه تعقیب تین دو شوپینن اوجی کیف خوشتن امجی کیف خوشتن کاری کی باشه
ام جوارش سپاس ام گلک کیف باش بین بو زمان ما اف تیاترو گلک لاوی گلک زندی بی ام گلک کیف خبی ام حس کن جیا پاش بجی اوه دوام بکتن تevî derfetên kêm delezî dibêje ku ew dê hewl bidin xebatên xwe bigihînin hemî bajarên devera Serhedê û hunera xwe pêşkeş bikin. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. Lê bajarê Akirê grûpek ji gencên bajêr dest bi xebateke balkêş kirine ji bo ciwankirina bajarê xwe ka em lê raporta Kawa Emer binerin û çîroka vê xebatê jî nas bikin. Ew yê plana karê xwe danin ku dest pê bikin. Ciwankariya kolanên taxên herekevn û şînwarî, taxê coste û gorava, da ku sirinca geştiyaran bû bajarê Akirê rakêşin. Gropê hojîn ji çendîn kur û kiçên bajarê Akirê pêk hatîne û rojane ew mijîlî karê nîjenkirinê û ciwankariya kolanên taxên kevn û şînwarî ne li bajarê Akirê. Kamil gereka gorava yekil serekîtirîn gerekê Akirê kevnara vêre grupê bûjîn hikûmeka kiç û kuran dixwebexşin çar kiç û pênc kuran pêk dîtin ev gencên henê karê wan xemlandin û razandina gerekê kevnarên Akirê ne دست پروژهش کری هالبجارتنا گلا و آخه و قفکن گلا اشلای کچا و بطایبتی هسته که گله که خوشه ام خود بینم گل ایکل جوانیا هر تشتکی الدنیای ده گروپ ما که تو زانی کچو کرا پکتن راستا که بیشتر همه جا کر بالا دست بس ادوی گروپای دو خوشبختانه گلک دوره ده کچه Xalit xelkê Kerkûkê ye êk ji hokarên ew niştecê bûy li Akirê ciwaniya xanoyên kevn û şînwarî ne û karê vî gropî kirî sirinca Xalidî gelek rakêşaye. لەم بارودۆخە ئێستادا ئەو کۆمەڵە گەنجە ئازیزە بە بڵین کۆمەڵی بۆژین کارێکی جوانەکەن ڕاستە ئەوان پارەدارێکی زۆریان لە پشتەوە نییە و سەرمایەکی باشیان نییە و پشتگیریەکی ڕەهاش ناکرێن و پشتگیرێکی بەتوانە بەڵام گرنگە وەک ئەرکێکی قەومی وەک ئەرکێکی نیشتیمانی هەروەسا پرۆژێ ئەڤان گەنجان بووە دەرفەتێک ji bo xortên Akirê ji ber ku rojane bi dehan kirêkar digel wan da kar dikin. Têre da bûmeş derfetek çê bûye ku em kirêkar karekî ji bo xwe bikin û em îş heqekî bideyne xwe zêdetirî heqê xwe biçek harûkar bîn gelwan û karekî ciwan bikin bo Akirê û hindek çalakî ciwan me bo şarê xwe bin. Vî gropî planên mezin hene ji bo pêşxistina bajarê Akirê ji layê şînwarî û geştiyarî ve lê ew çaverê dikin layenek yan rêkxiraweka taybetmend harîkariya wan biket da ku dest bi karên baştir bikin. Kawa Emer Dengê Amerîka, Qeza Akirê. Bînerên hêja Amîra Dûdik yek ji amîrên resene di çanda muzîka Ermenî de got bi hezarê salan de di nav vê çandê de vejîn maye. Di vê raportê de em ê wê bêtir nas bikin û çawa ew gihiştiye vê dema me. لە زانستگای میوزیکی یێریڤان لە ئەرمینیا پرۆفیسۆر گیوڤۆرگ دەباگیان خوێندکارێکەشی نارێک ئاڤێتسیان بە بەکارهێنانی بەناوبانگترین ئامێری وڵاتەکە دوودک ئاوازێک دەژەنن. دوودک زۆرترین جار بە جوود ئەنجام دەدرێت و بەدەستهێنانی دەنێکی چڕوپڕ دوودکی پێشەنگ میلۆدیەک دەژەنێت لە کاتێکدا دووەم کە پێی دەوترێت دوم پاش بنەمایەکی تۆنێکی بەردەوام بە بەرزیەکی دیاریکراو دەژەنێت. هەناسەدانی بەردەوام بەکاردەهێنرێت بۆ پێکهێنانی نۆتەکان. میوزیک ژەنەکان بە هەڵمژین لە ڕێگەی لوتەوە هەوا لە ڕوومەت دەهێڵنەوە بۆ ئەوەی بەردەوام بن لە ژەنینی ئامێرەکە. پرۆفیسۆر گیوڤۆرگ دەباگیان یەکێکە لە بەناوبانگترین دوودک ژەنەکان لە جیهاندا. دوودک های مارتو هۆکوت سپۆکوات میبێکۆرە دوودک لە جیهاندا ئەمریکی ئەرمەنیە گەنجینە و شانازیمانە
هەمیشە ئامێری پیرۆزی ئەرمەنی خۆمان پیشانی جیهان دەدەین. مۆسیقای دوودک بۆ چەندین سەدە بەشێکی دانەبراو بۆ لە ژیانی کەلتوری گەلی ئەرمەنستان لە بۆنە کۆمەڵایەتە گرنگەکان، ئاهەنگە فلۆکلۆرەکان، ئاهەنگی هاوسەرگیری و پرسە و سەما و گۆرانی نەتەوەیی. بە گوتەی دەباگیان هەندێک لە مێژووناسان تەمەنی نزیکەی 3 بۆ 5,000 ساڵ دەخەمڵێنن. دوودک نەباگرانە ئیشپێس سینەمانای مارتۆزانی یێواسومە کەس نەیتوانیوە بە وردی کاتی دەرکەوتنی دیاری بکات. قسەیەک هەیە دەڵێن دوودک لە هەمان کاتدا لەگەڵ ئەرمەنیەکان دەرکەوتووە. لە ئێستا دادانی دوودک لە زۆرێک لە گۆرانیە نێودەوڵەتیەکان و یاریە ڤیدیۆیەکان و فیلمەکانی هۆلیوود دەبیسترێت. ئەڤتسیان بەردەوام دێتە ئەم شوێنە، هیوای ئەوەیە کە لە ئۆرکسترای سمفۆنیدا دوودک بژەنێت. داواکاری بۆ ژەنینی دوودک لە هەموو شوێنێک لە هەموو جیهان و هەروەها بە تایبەتی لە ئەرمینیا هەیە لە میوزیکی نیشتیمانی و نێودەوڵەتیدا، بەڵام لە هەمووی زیاتر حەز دەکەم لە ئۆرکسترایەکی سمفۆنیدا بیژەنم و هەروەها لەسەر شانۆ و بۆ گۆرانی نێودەوڵەتی و کلاسیک و نیشتیمانی. شێوازی بەرهەمهێنانی دوودک هەروەک خۆی ماوەتەوە لەلایەن وەستاکانیەوە لە وەرشەیەکی بچوودا دروست دەکرێت و هەریەکەیان بەدەست کۆنتڕۆڵ دەکرێن. گالۆس گالستیان وەستایەکی کۆنە و ساڵانێکی زۆرە لە وەرشەی خۆی لە باخچەی دەرەوەی ماڵەکەی خەریکی دروستکردنی ئامێری مۆسیقای فلکلۆریە. دوودک لە جۆرە جیاوازەکانی دار دروست دەکرێت، وەک سێو، هەرمێ، گوێز، بەڵام زۆربەی کات لە قەیسی بۆ پێی باشترین زەنجی دەنگت پێدەبەخشێت. بۆیە وەستاکان زۆرترین جار دوودک لە قەیسی دروست دەکەن. لە ساڵی 2010دا دوودک وەک ئامێرێکی میوزیکی خرایە سەر لیستی میراتی کەلتوری یونسکۆ. ساڵی 2021 یەکەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی دوودکیستەکان لە یێریڤان بەڕێوەچوو کە ئێستا بۆنەیەکی ساڵانەیە. گەنجێکی ئەمریکی ji eyaleta Michigan bi navê Stanley Chappell بەهرەیەکە پر زیرەک دێ کەمانژنیە دە هەیە هەروساجی دووارێ ئەندازیە دە گۆباڵا مەدیا پر کشاندیە. خوێنکارێکی زانکۆی میشیگن یەکێکە لە پێشەنگترین کەس لە جیهاندا لە بواری خێرایی ڕێخستنی ڕەگ ئەندازەییدا یان ڕێخستنی شەشپاڵوو، کەسێکە کە دەتوانێت ڕەنگی شەشپاڵۆکە بە خێرایی ڕێک بخات، هەروەها کەمانچەژەنێکی بەتواناشە. I see music in Cubane is very equivalent in terms of how من مۆسیقا و یاری ڕەنگەندازایی زۆر باوتا دەبینم لە ڕووی ئەوەی کە ئاستی ئارەزوی من چۆنەوە بە چ تایبەتمەندیەک مامەڵەی لەگەڵدا دەکەم. چاپڵ نەک هەر پێی وایە ئەم دوو شێوازە هاوتای یەکترین، بەڵکو ئەو یاریزانە تەمەن 21 ساڵە دەڵێت کەمانچە یارمەتی دەرم بووە لە سەرکەوتنی لە خێرایی یاریەکەدا. بێگومان مۆسیقا پشتێکی گەورەی هەبووە لەوەدا کە بۆچی توانیومە سەرکەوتنێکی زۆر لە یاری ڕەنگ ئەندازەییدا بدەست بهێنم. خوێنکاری قۆناغی یەکەم و پسپۆڕی نمایشی کەمانچەیە لە قوتابخانەی مۆسیقا و شانۆ و سەمای زانکۆکە. چاپڵ کە لە شاری ئان ئاربۆر گەورە بووە هێندە دوور نییە لە کەمپی میشیگن، یەک کەم ڕەنگ ئەندازەی شەشپاڵووی لە تەمەنی 14 ساڵیدا چارەسەر کردووە. دوای 5 هەفتە چاپڵ بەشداری یەکەم پێشبڕکێ خۆی کرد و بە تێکڕا 22 چرکە یاریەکەی بردەوە. دووبارەکردنەوە شکاندنی شتەکان بۆ بچووکترین پێکاتە بنەڕەتیەکان و هەموو ئەم شتە جیاوازانەی کە بەکاریاندایێنین و بۆ باشترکردنی ئەمریکا توانای بردننی ئەمانە بۆ جیهانی یاری ڕەنگ ئەندازەی بە دڵنیایەوە بەو هۆیەوە یارمەتی دەرێکی گەورە بووە بۆ پێشکەوتنم. تەنها لە ماوەی ساڵێکدا بە خێرایی چوە پێشەوە تا ساڵی 2007 لە پاریس چاپڵ پلەی پێنجەمی لە هەردوو بەشی یاریەکەدا بە چاوی بەسراوە لە پاڵەوانێتی جیهانی کۆمەڵی ڕەنگ ئەندازەی شەشپاڵووی جیهانی بەدەستهێنا. لە پاڵەوانێتی جیهانی 2009دا لە شاری میلبۆرم لە ئوسترالیا لە قۆناغی ئامادەییدا سەرکەوتنی بەدەستهێنا لە هەردوو پاڵەوانێتەکەدا. زۆر خۆشە بزانم کەسی تر ناتوانێت ئەمە بکات، بەڵام لە هەمان کاتدا پێم وایە پێویستە کەمێک بە خۆمدا بچمەوە. وەک ئەو وایە بڵێم لە ڕاستیدا ئەمە چەند گرنگە. کاتێک دەچمە تەمەنەوە پارە لە بانکەکەم دانیە تا پارەی کردی پێداویستیەکانم بدەم. بەڵام چەندین کاژمێر بەسەر دەبات بۆ وردبوونەوە لە پیشەکەی، لە نێویاندا ئەنجامدانی ڕاهێنانی کشانی دەستەکانی بەردەوام کە یارمەتی چاپڵ دەدات خۆی لەو جۆرە ئازارانە بە دوور بگرێت کە لەگەڵ سوڕانەوەی بەردەوام و هێمنانەی لایەکانی ڕەنگ ئەندازەیە شەشپاڵوەکەدا دروست دەبن. لە کۆتایی ئەم ساڵدا چاپڵ بەنیازە لە کۆریای باشوور بەرگری لە نازناوی جیهانی خۆی بکات لەو کاتەوەی کە چالاشەکەی ساڵی 2021 بەهۆی پەتای کۆڤید-19 هەڵوەشایەوە. چاپڵ پاڵەوانی ئێستایە لە هەردوو یاریەکەدا کە بەرەو پێشبڕکەی 2023 لە سیئۆل دەڕوات. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.
موزیکجن امریکی یه سکسفون تید ناش سردانا هوانا کر داگو هن افکاری به موزیکجن کوبی را بکه دوار موزیکا جازده. وەک بەشێک لە ئاهەنگێکی یەکهەفتەیی لە هاڤانای پایتەختی کوبا، تێد ناش ئاوازدانەری مۆزیکی جازی ئەمریکایی ئەوەی براوەی خەڵاتی گرامیە لەم هەفتەیەدا سەردانی کوبای کرد بۆ ئەوەی لەگەڵ مۆزیکژنانی هاوکارانی لە وڵاتی دوورگەی کاریبی مۆزیک پێشکەش بکەن. نزیکەی 20 بۆ 25 موزیکژنی لاون ئەوانەی حەزیان لە ئاوازدانانە و هەروەها حەزیان لەم وەرشەیەیە. ئەوەی ئەنجامی ئەدەین ئەوەیە کە ئێمە کاری هونەری قەشەنگ لەم مۆزەخانەیە وەردەگرین و تەماشایان دەکەین و دەڕوانینە ئەو شتانەی کەواتای ئەم تابلۆیانە بۆ ئێمە چییە و بیان کەینە هەست و هەزری خۆمان و دواتر بتوانین بە موزیک گوزارشتیان لێ بکەین و بیرۆکەکە ئەوەیە کە دەرەنجام ئێمە وەک موزیکدانەران گەشەی پێ بدەین. شانبەشانی تێدناش مۆزیکژنانی ناوداری کوبی ئەلیخاندرۆ فالکۆن و ئارنۆلۆفۆ گیێرا و هەروەها ڕووی لۆپێز مۆزیک پێشکەش دەکەن. تێدناش دەڵێت پرۆژەکە مۆزیکژنانی دوو وڵات و هەروەها هونەری شێوازە جیاوازەکان پێکەوە کۆ دەکاتەوە. مۆزیک بۆ من و هاوکارەکانم زمانێکە کە هەمومان قسەی پێ دەکەین. من پێم وایە ئەم ئاڵوگۆڕکردانە کارێکی مەزن و بە ئاکامە. هەست دەکەم ئەمە دەبێتە کارێکی گەورە و زۆر بەسوود بۆ هەمومان. تێدناش ئاوازدانەری مۆزیکی جازی ئەمریکایی ئەوەی براوەی خەڵاتی گرامیە وەرشەیەکی لەگەڵ خوێندکارانی کوبی ساز کرد. ئەوانەی تابلۆکانی هونەرە جوانەکان لە مۆزەخانەی نیشتیمانی بووە هەندەر و بزوێنەریان بۆ گەشەپێدانی کاری میوزیکدانان و هەروەها شارەزایی مۆزیکی. ئەگەر ئەم پرۆژەیە یان هەر هاوکاریکی نێوان موزیکی جاز و نێوان موزیکی ئەفریقایی کوبی بتوانێت ئەوە فێری جیهام بکات کە ئێمە مەوداکان و سنووری سیاسی دەخڵقێنین، ئەوە ئێمە بۆ هۆکاری دیکە ئەم شتانە دەخڵقێنین. بەڵام خەڵک دەیانەوێت پێکەوە بن بۆ من موزیک و هونەر ڕێگەمان پێدەدات ئەو کارە بکەین. جا ئەگەر ئەوە ببێتە نمونەیەک ئەوە کارێکی مەزنە. گەمارۆکانی ئەمریکا ئەوانەی بۆ دەیان ساڵە بەسەر کوبادا سەپێنراون ڕێگری لە زوربەی گەشتکردن و هەروەها هاریکاری فەرمی نێوان ئەمریکا و کوبایی کردووە. بەڵام مۆزیک لە مێژە بەرهەڵستی ئەو ئاستەنگانەی کردووە و پردێکی ڕۆشنبیری لە نێوان وڵاتاندا بنیاد ناوە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. محمد ئیجاز هونەرمەندێکی پاکستانیە گۆگرتیە زیندانەیە وی کاری بوو دگرتینگەهێدا فێری هونەرا شێوەکاری ببە ئونهاژی بوویە مامۆستە دەوی واریدە. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا محەممەد ئیجاز بەندکرا و فێری ئەوە بوو کە چۆن تابلۆ بکێشێت و ئێستا خۆی بۆتە مامۆستایەکی هونەر. من لێرە لە بەندیخانەدا حەزم لە هونەر کرد. ئەو وێنانەی لێرە دەیان چێشین لە پێشەنگەکاندا دەیان فرۆشین و بۆ پارەی دەستمان دەکەوێت یارمەتی خانەوادەکانمانی پێدەدەین. محەممەد ئیجاز لە بەندیخانەی ناوەندی لە کەراچی دەستی بە حەزی وێنێکێشان کرد لەو شوێنەی کە بەهۆی فراندن لە پێناو پارەدا ناوبرا و حکمی زیندانی 25 ساڵ درا. محەممەد ئیجاز دەڵێت فێربوونی هونەر و فێرکردنی هونەر لە ڕووی دارایی و ڕۆحیەوە یارمەتی داوە. کاتێک وێنە دچێشم هەست بە جۆرێک لە ئاسوودەی دەکەم. ڕەنگەکان هەستی بەختیاریم پێدەبەخشن و لە میانەی تابلۆ کێشاندا بە هەستی جیاوازدا تێدەپەڕم. ئەم تابلۆی بەم نزیەکانە تەواو کردووە خۆشی و غەمباری لە میانەی گەشتێکدا وێنا دەکات. محەممەد ئیجازی زیندانی کراو دەڵێت وێنەکێشان دەواازەیەکە و هەروەها ڕێگایەکە بۆ گەیاندنی هەست و سۆز. دەشڵێت کاری هونەرکێشان یاریدە دەرێتی بۆ سەر و سەوداکردنی لەگەڵ ماندوێتی دەرونی ئەوەی کە ژیانی نێوبەندیخانە بۆی خۆڵقاندووە. من بیری منداڵەکانم دەکەم، هەروەها بیری هاوسەر و دایکیشم دەکەم. ئەو بابەتانی باسییان دەکرد بە دڵنیایەوە لە یادم ناچن. دووریم لیانەوە ئازار بەخشە، بەڵام تابلۆکێشان یارمەتیم دەدات و ئازارەکانم کەم دەکاتەوە. خەت و ئاشا بێدەر دەروون ناس دەڵێت دەربڕینی هونەر بەگشتی بۆ خەڵک سوودبەخشە، بەڵام بۆ زیندانیان بەگرە زیاتر. هەر شتێک بە نەخی کەسێکەوە گرێ بدرێت ئەو پەڕی گرنگە بە تایبەتی بۆ مافەکانی مرۆڤ. من پێشم وایە کە گرنگیشە لە بنیادنانی پەیوەندی و درێژە پێدانی، هەروەها گرنگیشە بۆ ساڕێژکردنی زامەکانی ڕابردوو. زۆرێک لە زیندانیانی ئەمڕۆ لە خانەوادەی شکست خواردووە هاتوون و هەروەها زۆر جاریش لە ماڵێکی پڕکێشەوە. ئەوان بەشێکن لە کۆمەلگەیەک کە زۆر شەڕانگێزن.
هەربوویە من پێم وایە ئەو پەڕی گرنگە کە بتوانین بڕێک لە ڕەفتارەکانی ئەو زیندانیانە پێچەوانە بکەینەوە. عدنان قوڕیشی ئەوەی لە تەمەنی 25 ساڵیدا زیندانی کرا و ئێستا تەمەنی 40 ساڵە ناوبرا و مامۆستای مۆزیکە و دەڵێت مۆزیک و گۆرانی چڕین دەرفەتێکە بۆ دەربڕینی هەستی زیندانیان. لە سەرانسەری جیهاندا ئەو زیندانیانەی لە بەندینخانەدا هەوڵی فێرکاری دەدەن حکومەکەیان بۆ کەم دەکرێتەوە. جا ئەوەی ئێمەش لێرە ئەنجامی دەدەین جۆرێکە لە فێرکاری. ئێمە لێرە فێر دەبین هاوکات خەڵکیش فێر دەکەین. عەبدولکەریم عەباسی بەڕێوەبەری بەندیخانەی ناوەندی لە کاراچی لە پاکستان دەڵێت نزیکەی 6,000 زیندانی لە بەندیخانەکەدان. لە خوێندنگەی هونەرەکان پتر لە 1500یان ئامادەی خوێندنی جۆراوجۆر دەبن. سەرۆکی خوێندنگەی هونەریەکان ڕاهێنانی بە 800 بۆ 1000 بەندکراو کردووە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. لە دوبەی گروپێکی بناوێ مەواهب خەباتên هونەری ji bo kesên xwedî pêwîstiyên taybet li dar dixe dag û bi rêka hunerê wan aram û dilşad bikin. لەسەر ئاوازی مۆزیکی کلاسیکی ڤێرانۆفیلد فڵچەی وێنەکێشان بەڕاست و چەپدا دەهێنێت و دەبات هەروەها پاولەشی لەو کاتەی لەسەر پارچەخامێک تابلۆیەکی ئەبستراک دەکێشێت. من حەزم لە سەمای بالێ و سەماکردن و نیگارکێشانە. من حەزم لەم سێ شتەیە و هەروەها لێرە حەزیشم لە نواندنە. زۆرێک لە کارە هونەریەکانی ئەم خانمە تەمەن 29 ساڵانە لە ستۆدیۆی هونەری مەواهب بەدی دەکرێن. ئەوەی ستۆدیۆیەکە لە دوبەی بۆ هونەرمەندانی تەمەن 18 ساڵان دروست کراوە ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن. مەواهب بە زمانی عەرەبی واتای بەهرە دەبەخشێت و یەکەم جار لە ساڵی 2010دا کرایەوە بۆ ئەوەی ژینگەیەکی پۆزتیڤ و داهێنەر ببەخشێت بەوانەی خاوەن پێداویستی تایبەتن. You find absolutely everything at Mawahib. لە ستۆدیۆی مەواهب هەموو شتێک لە بەردەستدا هەیە. شوێنێکە کەسانی نەژادی هەمەجۆرەی لە خۆگرتووە و شوێنێکی سەرنجڕاکێشە. بەهۆی هەمەجۆری ئیتنین لەم شوێنەدا هیچ کەسێک پشتگوێ ناخرێت. خاتو مەریەم لەگەڵ هاوپیشەیەکی کە سەرگەرمی خۆ ئامادەکردنن بۆ وێنەکێشان بە بۆی زەیتی و سەرگەرمی کێشانی تابلۆیەکە. تەنها دەمەوێت جیهان ڕەخنە نەگرێت چونکە وێڕای کارکردنم بە قورسی کەچی ڕەخنەم لێ دەگیرە. پێشتر ئەو کەسانەی کۆڵنەدەر بوون بە هێندەی پێویست ڕێزیان لێ نەدەگیرە. کەسێکە بوو زۆر جار ڕەخنەی لە کارەکانم دەگرت هەر بۆیە ناچار بووم واز لە خوێندنی کۆلێژ بهێنم و هاتم بۆ مەواهب. من حەزم لە وێنە کێشانە چونکە هەمیشە وام لێ دەکات هەز بە ئاسوودەی و خۆشحاڵی بکەم. هەروەها هەز دەکەم من کەسێکی زیرەک و سەرنجڕاکێش و جوان و بێهاوتام. ستۆدیۆی ناوداری ئەلقۆز لە دوبەی بانگەشە بۆ ئاوێتەبوونی کۆمەڵگا لە میرنشینە یەکگرتووەکانی عەرەبی دەکات لەگەڵ هونەرمەندان. من هانیان دەدەم بۆ ئەوی بگەنە ئاستێکی تایبەت بۆ سەربەخۆیی بوون لە چوارچێوەی توانەکانیاندا. بۆ خوێندکارێک ئەو واتای هەڵبژاردننی ڕەنگەکان دەگەێنێت و هەروەها بەدەستهێنانی کەرەستەکانیەتی. هاوکات بۆ خوێندکارێکی دیکە واتای قسەکردنە سەبارەت بە حەز و خەونەکانی لە ژیاندا و هەروەها هەوڵدانی بۆ هاندانی خوێندکارانی دیکە هەتا بەم ئامانجە بگەن. لە پێنە و پشتیوانیکردنی دارایی لە مەواهب کافیەکە ژمارەیەک لە بەرهەمەکان دەفرۆشێت. وەنای کۆکردنەوەی داهاتی بەرهەمە فرۆشراوەکانی خوێندکاران مەواهب بۆنەکانی کۆمەڵایەتی و هاریکاری کارداری ڕێک دەخات بۆ یارمەتیدانی کارە هونەریەکانی ئەو کەسانەی بەردەوامن و سوورن لە درێژەدان بە کارە هونەریەکانیان. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. بینەرên hêja li vir em giştin dawiya bernama xwe hettanê bernama dinê herşad û bextewar bin.